برئيس عبد الحسين الظالمي سركردال ريك خصنا بدرش مثلا دي باكي راستا وخد قال مدى برئيس عبد الحسين قال سبوس كوهين قال مدانا مطرسيا كده شو اف مطرسيا بين باراستن هولين حكومته هين شواد بينن شين افي اركي جران جيب كنيان جي بي تي في بآلية هف بيمانان اف دولتي دي هبت دمت بهدا. بسم الله الرحمن الرحيم. بنا يخوي بخشندي مهربان صلاة لأيوة بينراني كردستان بيستود سوار زور سباس لأبناء شعبنا الكردي وأبناء وصلاة ل جميعا رولكان مان لهريمي كردستان العراق تعرفون حضرتك وكو دزانين وكو بينران اشتارا ديك آقدارن دۆخی سووریا دۆخێکی شێواوە بەتایبەتی لەو ناوچانەی کە زیندانیانی داعشی لێە وەکو کەمپی هۆڵ خانەوادەکانی لێە و زیندانەکانی دیکەی هێزەکانی سووریای دیموکرات و ئەو ناوچانەی کە بەگشتی شێوی سەربازی لە ڕوویداوە لە نێوان پێکاتەکانی سووریا و هەروەها لە نێوان ئەو ئاڵۆزیانەی دوای بوونی زیندانیانی داعش لەم کاتەدا لەو ناوچەیە مەترسێکی گەورەیە چونکە ئەگەری هەیە ئەو زیندانیانە لە هەر کاتێک بێ لە زیندان ڕابکەن کاتە ڕێکەوتنێک کراوە لە نێوان حکوومەتی عراقی لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ئەوەی لە زیندانی پارێزراو دابنێن زیندانی پارێزراو دابنێن بۆ ئەوەی کە دەوێ پارێزراو بن لەوە چاکترە کە لە شوێنێک بن مەترسی دروست بکەم پێم وایە هەنگاوەکەی حکوومەتی عراقی هەنگاوێکی باشە بۆ با بڵێن کۆنتڕۆلکردنی ئەو زیندانیانە لەوەی کە شێوی بقۆزنەوە ڕابکەن جارێکی دیکە دەست بدەنە کێشەنانەوە جات چ لە عراق بێ یا لە هەرێمی کوردستان بێ یاخود لە وڵاتانی دیکەی ناوچەکە بێت من پێم وایە هەنگاوەکەی عراق هەنگاوێکی زۆر استراتیژی و باش بوو ئامانجی ئەم هەنگاوەش کۆنتڕۆلکردنی ئەو کەسانەیە ڕێگریکردنە لەو کەسانە بۆ بشێنێنەوە تێگوتن ئەف بڕیارە کوتوی مۆژەپێکی گەلک استراتیژی گرنگە تا گوتم بڕیارەکە دەمکیە یعنی بەرپرسن عێراقیات بژن بڕیارە دەمکی تێتەواتەیە چێ پشتی ڤەگواستنی چ قۆناغەکە چ سیناریۆ پێشم سیناریۆی داهاتوو یەکەم شت ئەوەیە کە ئەم کەسانە لە شوێنێکی باشدا بندرێن ڕێگەیان پێنەدرێ پشێوی بنێنەوە ڕێگەیان پێنەدرێ لە زیندان ڕابکەن ئەمە یەکەمە دووەم بەشێکیان تێدایە عراقین ئەمانە دەبێت دادگایی بکرێن کەسانێکی دیکەی تێدایە کە بیانین عراق داوای لەو وڵاتانە کردووە جات سێ ئەم کەسانە عربی بنیان نابنێت بچنەوە وڵاتەکانیان باشە بەریژی ئەف ئەگەرە هەبیە و هەمی گاڤە ئەف داخوازیە هاتە ڕەتکردن سەردەمی خوب تایبەتیش دەما کو ئەول سووری بینە ئەڤێن کو بیانینە وێجارێ عێراق پێتیڤیا چ بکرد ji بووی ku Misir bi tekez bi serhindê divêt yê biyanî bêne wergirtin eger neyêne wergirtin vê çi bikin ئەگەر ئەو وڵاتانە ئەم کارە ڕەت بکەنەوە ئامادە نەبن خەڵکی خۆیان وەربگرنەوە گومان لەوەدانە لە زیندانەکانی عراقدا دەمێننەوە لەوێ ئەگەرێک هەیە کە دەسەڵاتی دادوەری عراق دادگاییان بکات لەبەرەوەی وڵاتەکانی خۆیان وەریان ناگرنەوە و دام بە بوونیاندا نانێن لەو حاڵەتەدا یاسا ڕێگە دەدات کە ئەوانە لە عراق دادگاییان بکات باشە دادگاهکردنە ئەڤێن عێراقی یعنی ڕەنگە ماڵباتن وانەژی هەوڵ بدن یعنی پەرڕێکێکە هەبێت خۆ بگەهینەوانەش بلی کو ئەو پڕەڤن ji bûî parastina malbatên wan û taybetî jî pirzgirêk û alozît nêvbera malbatên wan gel evin ku qurbanî hebîne serdestê kesên ku Daişî bîne têne vegwastin dê çi karek bê tê kirin من پێم وایە حکوومەتی عراقی بای ئەوە هێزی هەیە و ئەو با بڵێم توانایی هەیە ئەوانە لە شوێنێک دابنێن کە کەس دەستی پێنەگا
جاچ لە خانەوادەکانی خۆیان بێ یاخود ئەوانەی زیانیان لەسەر دەستیەوەن پێگەیشتووە و دەتوانێت حکوومەت ڕێگری لەوە بکات چونکە ئەمانە کەسانی تاوانبار و ترۆریستن کەسانێکن لە دەسەڵاتی دادوەری داوا کراون من دڵنیاییم هەیە کە هێزەکانی عراق ڕێگە نادەن هیچ کەسێک دەستی بەوانە بگات جاچ زیانی پێگەیشت بێ خانەوادەکە باشە بەرێ بخوژیش عالیە دارایی و بار عراقی گران بیه و جاره 7000 گرتیک و پیشبینه یعنی حتی نو که 4000 زیاده تراتی نه وگاستن دیگه حتی 7000 آجی اش عالیه وگاستن عالیه پاراستن زندانان عالیه حتی خارنو هر تسته پتوی بت نوا زندانه دا خرجه کا زیده و همین سر عراقت کوت یانجی و سوریه جی هاری کار بت یانجی عالیه نف دولتی مبستان جی هفت پیمانی و نف دولتی دی اوی کاری بگرد استوی خو من پێم وایە دۆخی سووریا لەو ئاستەدانیە کە با بڵێن ئەوان یارمەتی عراق بدەن دەست پێشخەری بکەن دەتوانم ئەوە بڵێم ئێستا عراق بارە قورسەکەی دەکەوێتە سەرشان و دەبێ ئەوان ئەم بابەتە لە ئەستۆ بگرن هاوکات ئەو وڵاتانش کە زیانیان لە داعش پێگەیشتووە لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی دەتوان یارمەتی بدەن بەڵام زۆری هەر زۆر لەسەر عراق یعنی سەرڤۆن چەک دارێن داعش عێراق دوو جارە زەرەر vêkeftinە carekê demakubîne hereşer ser mirovatî vê carê hereşan heta ser aborê jî Iraq evêl beramberî çi diket عراق بەهۆی مەترسی ئەو کەسانەوە هەنگاوی لەم شێوەیە گرتوتە بەر ئێوە دەزانن ئەمانە هەڕەشەی ئەمنین دوجار وردەکاری و هەژماری ئەمنی زۆر لەوە گەورەترە کە ئێمە با بڵێن زۆر جار ئاور لەوە بدەینەوە چەند پارەیان لێ خەرز دەکەین ئەگەر ئەمە زۆریش لەسەر عراق بکەوێ زیانی زۆریشی پێ بگە باشتر لەوەی لە ڕووی ئەمنیەوە کێشە دروست بکەن پەیوەندی گەل بەڕێز عەبدولحوسێن باڵمی سەرکردەی ڕێکخستنەوە بەدرێز وەکەم پەیوەندی ئەگەر یا بەردەوام بە دیسا پرسیارێکەوە بکەم گرێدای و گواستنە وەنا مەترسیین زێدە چێت بن یعنی حتا هەفپەیمانە نێودەوڵەتی ماژە پێکردیەت ناوا ڕەوشên ewlehiyên gelek tund gelek jara bizîkî ve pişevan ji bo ku şaneyên nivistiyên Daişê razayên Daişê li Sûriyê Rojavayê Kurdistanê êdî hewl nedin zîndana bişkinin ya jî wan taybetî jî pirevînin Et nava Iraqê da ça ev bergirî hatîne li bergirtin ku mebesta min jî şaneyên razayên Daişê et nava navçeyên cida cidayên Iraqê da ku heta nûke jî metirsiya wana heye گومان لەوەدا نییە کە بەرپرسی ئەمنی یەکەم خاوەن بڕیار ناچێ ئەو کەسانە بخاتە شوێنێک یاخود گرتوخانە و بەندیخانەیەک کە بتوانێت پێشەکاری ئەمنی تێدا ڕووبدات و دەستیان بە با بڵێن ئەندامانی دیکە ئەوان پێیان بگات دڵنیام لە ناوچەگەلێک دەبن کە لە ڕووی ئاسایشەوە زۆر کۆنتترۆل کراو دەبن و چاودێری و پاسەوانی تەواوی ناوچەکان دەکرێت گومان لەوەدا نییە ناوچەکەش دوور دەبێت لەو ناوچانەکە کێشەی ئەمنی تێدایە یاخود شانەی داعش جم و جۆڵ و کردەی لێرە و لەوەی هەیە ئێمە هێزە ئەمنەکانمان دەتوانن کە دەسەڵات و یاخود ئەمنیەتی شارەکان بپارێزن چ لە نێو شارەکان چ لە دەرەوە بەڕێز عەبدولحوسێن باڵمی سەرکردە ڕێکخستنەوە بەدرێنش مثانە باوەکە ڕاستە خودت گەلمە دەبوون گەلک سوپاس بووە